ئازیزانم لە هەرجێکم سڵاوێمەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین هەموو لایەکتان لەرساق و تەندروست باش بن. خۆشحاڵی نەوەڕۆژ کۆمەڵی بەرگۆ بابەتمان بۆ ئامادەکردوون بۆ هیواین کە تا کۆتایی پرۆگرامەکەمان بینەرمان بن و سود لا بەرگۆ بابەتەکانی ئەمڕۆمان ببین. ئازیزانم بۆ ئەمڕۆژمان تەوەرێکمان ئامادەیە کە قسە و گفتوگۆی لەسەرەکەین بۆ هیواین کە سوودی لێ ببینن. ئەو تەوەرمان باس لە بەخشین ئەکەین وەک ئەزانین کە لە کاتی کەرەنتینەوە هەتا ئێستا کۆمەڵێکی زۆر کە کەمپین ئامادە کرابوون و ڕاگەیەنرابوون کۆمەڵێکی زۆر خەڵکی خۆبەخشکاریان تێدا دەکرد بۆ ئەوەی کە بتوانن کە کۆمەک و هاوکاریەکان بۆ کەسانی کەم دەرامەت و هەژاران کۆبکەنەوە. ئێمە ئەمڕۆ باس لە کەمپینێک ئەکەین کە لە ئێستادا ڕاگەیەنراوە. ئێمە ئەمانێ بزانین کە ئەم کەمپینە لە کێوە ڕاگەیەنراوە و تاکەی بەردەوام ئەبێت و ئەو شتومەک و خزمەتگوزاریانەی کا پێشکەشی بە هەژاریان یەکات لە چی پێک هاتوون. دواتریش باسێک لەوە دەکەین کە کێ بەشداری تێدا کرد تا چەند لایانی پەیوەندیدار هاوکاری ئەم کەمپینە. بۆ دواتریش لە بڕگەی دووهەمی پرۆگرامەکەمان باس لەوە ئەکەین چۆن بتوانین میکانیزمێکی نوێ دابنین بۆ خێرکردن و بۆ هاوکاریکردنی هەژاران. وەگەزانین کە ئەو کەسانەی ڕۆژانە هاوکاریان ئەدرێتێ کەسێکن کە کەمتر شایستن وەک لەوانەیە کە کەسێک بن پێویستیان بە ئەو کۆمەک و هاوکاریانە بێ. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە ئەو کۆمەک و هاوکاریانی هەمانە چۆن بگەینە کەسێک کە پێویستی پێبێت و شایستە بێت. ئەمە تەوەری ئەمڕۆمان و دواتریش پامێرمان ئەبێت لە شار و شارچەکانی هەرێمی کوردستان و زانیاری ڕۆژمان ئەدەنێ و کۆمەڵی بڕگەی جوانیشمان بۆ ئامادەکردون بۆ هیواین کە سوودی لێ ببینن. بەڵێ ئازیزانم ئێستاش بڕگەی وەرزشمان ئامادەیە با بە کۆبینەری بین. ڕەوەن محەممەد عەلی یا ڕەوەندی حەمە پچکۆل ماستەر لە زانستی ڕاهێنان و مامۆستا لە کۆلێجی پەروەردەی جەستەی و زانستە وەرزشەکانی زانکۆی سلێمانی. ئەمڕۆ کۆمەڵێک ڕاهێنانی تایبەتمان ئامادە کردووە بۆ کەسانی کە توانای جەستەییان کەمە و یاخود بۆ ئەو کەسانە بە تایبەتی گونجاوە کە خانمی ماڵن توانای چوونە دەرەوەیان نییە. پرۆگرامەکەمان بەم شێوەیە کە لە 8 مەشقی جیاواز پێکهاتووە. هەر مەشقێک 30 سانیە بەردەوامە بین لەسەری و لە نێوان مەشقێک بۆ مەشقێکی تر 10 سانیە ڕێز وەرەگرین. لە تاوبوونی هەر خولێک دەتوانین یەک خولەک ڕێز وەربگرین و پاشان دووبارەی بکەینەوە بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک. Round 1. I've been watching you. Three, two, one, break. Three, two, one, go. Round 2. Break. Good work. 3, 2, 1, go. Round 3. Break. 3, 2, 1, go. Round 4. Break.
3, 2, 1, go! Round 5. Three, two, one, break. The only limit is yourself. 3, 2, 1, go! Round 6. Three, two, one, break! Three, two, one, go! Round 7. Don't quit! بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەرداوامین بەو هیواین کە ئێوەش لە ماڵەکانتان ئەو جوڵە وەرزشیانە دووبارە بکەنەوە تا هەم تەندروستێکی باش و هەمیش لە شولارێکی ڕێک و جوانتان هەبێ. بەڵێ ئازیزانم وەکەزانن کە ئێمە ڕۆژانە لە بڕگەکانماندا کۆمەڵی بڕگەی جۆرا و جۆرمان هەیە و لە بڕگەکانیشماندا بڕگەی گوڵمان هەیە و ئەم لەم بڕگەیەدا زانیاریتان دەدەینە لەسەر چۆنێتی بەخێوکردنی گوڵەکانی ناوماڵتان لەسەر چۆنێتی ئاودانیان لەکوێدایان بنین با بەیە کۆبینەری بڕگەی گوڵ بین و دواتر بەردەوامە بین. بەیانیتان باش سڵاو لە بینەران ئەمڕۆ باسی جۆرێکیکە لە گوڵەخێن کە ئەویش لە کوردەواری خۆمانە پێ وترێ گوڵە خوێن. گوڵە خوێن ناوە زانستیەکەی کۆلیۆسە. کۆلیۆس چەند ڕەنگێکی هەیە. گەڵا یەکجاری وا هەیە سێ چوار ڕەنگ ئەنوێنێ شتێکی زۆر جوان و مەرغوبە لە ناو خەڵکە. خەڵک زۆر ئارەزووی کڕینیەکات. ئاودانی کۆلیۆس لە هەفتەیەکە پێویستی بە 3 جار ئاوان هەیە. ئەگەر ئاوی زۆر بەی گەڵاکانی سیس ئەبێ و ناشرین ئەبێ. ئەگەر ئاویشی کەم بەی هەر بە هەمان شێوەیە. پێویستە کاتی ئاوانی بزانیت ئەو کاتەی کە تینوێتی و کاتە ئاوی بی. پاکەی ئەگەر پیتمۆز بێ لەگەڵ گڵا لەگەڵ پێرلایتە ئەوە زۆر باشترە وەک لەوەی کە هەر گڵی ڕوود بێ. هیچ گوڵێک لە گڵی ئاعتیادیە گەشە باش ناکات. وەرزی گەشەکردنی لە بەهارەوە دەست پێ ئەکا هەتا پاییز هەر گەشە ئەکات بەڵام گەشەی خێرایی لە وەرزی بەهارایە زیاتر. ئەم گوڵا ئەبێ لە شوێنێکا بێت سێبەر بێ. ئەگەر سێبەر نەبێت گەڵاکانی هەڵ ئەپڕوشێ و ئەسووتێ ئەگەر لەبەر هەتاوی تەواو بێت. خۆشی ڕووی تێ ئەکات ئەم گوڵا کرمێک لێی ئەیا زۆرجار ئەو کرمە ئەبێتە هۆی خواردنی گەڵاکانی ئەبێ معالەجەیکەی بە دەرمان و بۆ شتانە. بەڵێ ئازیزانم لەگەڵتان بەردەوامین ئێستاش بڕگەی دەنگ و ڕەنگمان هەیە با بەیە کۆبینەری بین و دواتر بەردەوامە بین.
جلەکە سوور بۆ ئەم زانی ديما برشاشكي لا بميان لسير بكاكنا شانا أول سؤال أول فين أول سؤال كمان حسابنا كل مرة بس كان تسافر سافر بالكاميرا بس ايش قاعد يضرب
كاكا بين الخير سي كذا فرمي لا خدمتك جاني سندك سي حزين بيتك بابا كسكي بابا بس يا بس سنة تعال شمالي تعال شمالك كده جوزك تعال سيبو أول بعدين كاكا يعني سامبو كيسمو ده جان شربتها دیگه شد اوكي جوان لك ها ولا كان درسي زورتي قبل يقول لك لا مو شلون اقول
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین هەروەکوتمان لەم تەوەرەدا باس لە دۆزینەوەی میکانیزمێکی نوێ ئەەکەین بۆ هاوکاریکردنی هەژاران لەمان کاتیشدا باسێک لە کەمپینێک ئەەکەین کە لەلایەن کۆمەڵێک گەنجی خێرخوازەوە دامەزراوە ئێمە ئەمڕۆ باس لەوەکەین کە ئەم کەمپینە لەکەیەوە ڕاگەێنرا و تاکەی بەردەوامی ئەبێت و ئەو کۆمەک و هاوکاریانە چین کە پێشکەش بە کەسانی کەم دەرامەت و هەژاران ئەکرێ هەر بۆ مەبەستەش هاوکار ڕەشید و تەبێژی کەمپین و ئیلهام خالید ستافی کەمپینەکە بە شێوەیەکی ڕاستەخۆ لەلامانە سڵاوتان لەبێ و بەخێر هاتن خۆشحاڵم بەخێر هاتن کاک هاوکار سەرتایە مەلای بەڕێزت ئەمێ باسێک لۆ بکەین کە بیرۆکەی سەرهەڵدانی ئەم کەمپینە لە چیەوە سەرچاوەی گرتووە بەڵێ سەرەتا بەیانتان باش بەیانی بینەرانیش باش سپاس بیرۆکە ئەم کەمپینە کاکتوانە ئەمینی نووسەر وەرجێر بیرۆکە ئەو دایڕشتووە و ئەو خاوەنی بیرۆکەیە لە ڕاستیە پێشتریش ئەم جۆرە ئیشانە کراوە بەڵام ئەم جارە بە تەحدید دوای دۆخی کەرەنتینەی خەڵک و دوو مانگ بێموچی و دواتر ڕەمەزانی هاو بەسەراوانە دیارە پێویستتر بوو لەوە بۆ یە کاکتوانە ئەم بیرۆکی ڕاگەیاند وە پەیوەندی بە ئێمەشەوە کرد و ئێمەش وەکو هاوڕێ و نزیکی خۆی بەشداریمان لە کەمپینەکەی کرد و گەیاندومانە بە ئەمەی کە ئێستا تا ئێستا لەکەیەوە ڕاگەێنراوە ئەمە قەرار بوو لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە ڕاستی ئەمە دەست پێ بکەین و دەستکەین بە خواردندا بەشکردن و کۆمە کۆکردنەوە بۆ ماڵ هەژاران بەڵام بەهۆی ئەوەی کە سەرەتا تۆزی ئەرقەلەمەوە دروست بوو لە سێم ڕۆژی ڕەمەزانەوە دەستمان پێکردو دەستان خۆش بێت ئیلهام خان کاکاوکار باسی لەوە کرد کە قرار بووە لە سەرەتای ڕەمەزانەوە ئەم کەمپینە ڕابگەێنرێت ئەمێ باسێک لەو بکەین هۆکار چییە کە لە پێشتر ئەم کەمپینەتان ڕانەگەیاند و ئایا کەمپینی ترتان هەبووە پێشتر ڕاتان گەیاند بێ و ئەمە تازە دەستی پێکرد بێت بەڵێم وەکو کاکتوانە پێش ئەم کەمپینە و لە کاتی کەرنتین و لە کاتی قەدەغی هاتوو چۆیا سەرقاڵی کەمپینێکی تر بوون بە ناوی کەمپینی پاراستنی ئاژەڵانی بێلانە کە لەو کاتێکە هیچ خواردنگە و هیچ جێگە و پەناگەیەک نەبوو بۆ ئاژەڵەکان کاکتوانە لەگەڵ ستافێک و خۆشم هەنێک جار بەڕاستی لەگەڵیانە بووم خۆراکی وشکەوەی کە پێڵەن درای فود ئەیان کڕی و ئەچونە ئەو جێگایانی کە سەگ و پشی لەو ئاژەڵی بێلانەی لێ دابەشیانە کرد بەسەر ئەوانە لە ڕاستی مانگێکیش خەریکی ئەوە بوون دواتر بە پێویستمان زانی کە وەکو کاک هاوکار ئاماژەی پێە لە کاتیەوەی کە کەرەنتین بوو ئیش و کاری خەڵک وەستا بوو موچەڕای گیرا بوو هەستمان کرد کە کۆمەڵێک خەڵکی زۆر زۆر هەیە پێویستیان بە هاوکاریە ئەگەرچی هاوکارێکە بچووکیش بێ بۆیە بگومان ئەمە هەوڵی سەرەکی کاکتوانای هاوڕێمان بوو ئێمە شۆک و خۆبەخش و کوستافێک لەگەڵیانە شەمەشانیوان هاوکاریمان کردوون و لەو ڕۆژەوە بەردەوامین و هەتا ئێسەش دەستەکانە خۆش بێت سپاس کاک هاوکار با بێمە لای بەڕێزت ئەمە بزانم کە سەرچاوی ئەم کۆمەک و هاوکاریانی کە هەبوون لەکوێوە سەرچاوی گرتووە کێ بوون کە هاوکاریان کردوون بەڵێ وەڵام من حەزەکەم لەوە دەست پێ بکەم کاکتوانە هەمیشە جملەیەکی ئەڵێ خراپە ئەوە نیە تۆ هەر خراپە بکەیت بەڵکو خراپە زۆرجار ئەوەیە کە تۆ چاکت پێ بکرێ و نەیکی ئێمە کە بڕیارماندا ئەمە بکەین بێگومان هەر کەسێک لە کۆمەڵگەکەی خۆی لە شارەکەی خۆی لە وڵاتەکەی خۆی کەسایەتێکی معنەوی هەیە بەشی ئەوە عیلاقات و پەیوەندی و خەڵکی ئەناسیەکە لە سەرمایەدار لە خەڵکی بزنسمان لە خەڵکی خاوەن ئیش و کاری گەورە کە بتوانن هاوکاری و دەستگیرۆی خەڵکی هەژار بکەن ئێمە ئیسفادەمان لەم سەرچاوە معنەویە کردووە کە هەریشێکمان هەمانە لای خۆمانەوە ئەو پەیوەندیانی کە هەمانە ئەوەی کە هاوکاری ئەم کەمپینی کرد و سەرچاوی مادی ئەم کەمپینەیە کۆمەڵێک کۆمپانیای بەڕێز و کۆمەڵێک کەسایەتی زۆر زۆر بەڕێزن کە ئامادەیان تیا بۆ هاوکاری ئەم کەمپینە بکەن لە ڕێی ئێمەوە ئێمەیان بەدەستێکی ئەمی زانیوە کە بەو بڕەپارەی کە ئەتوانن بیبەخشن هاوکاری چەند ماڵە هەژارێک بکەن بەدەر لەوەش هەندێک خەڵکی تر هەبوون کە خەڵکی ناسرا و دیارن بەڵام بەبێ ئەوەی کە داوای ئەوە بکەن کە ئێمە ناویان بهێنین یاخو ڕیکلامیان بۆ بکەین ئەوانە شاتونێتە ناو کەمپینەکەەوە بەڕاستی ئیشێکی گەورە و مرۆڤ دۆستانی زۆر زۆر ئەوەیە کە ئینسان شانازی پێواکە دەستان خۆش بێت ئیلهام خان با بێمە لای بەڕێزت ئەمێ باسێک لەوەمان بۆ بکەی کە ئایا ئەو کۆمەک و هاوکاریانی کە لە سەرەتای ڕاگەاندنی ئەم کەمپینەوە ڕاتان گەیاندووە چین کە کۆتان کردوونەتەوە
من پێم خۆش بوو کاکاوکار جوابێ پرسیارە باتوانێت ئێمە هاوکاریمان کۆ نەکردوتەوە خەڵکێک هەبووە کە بە پارە بەشداری کردووە دواتر ئەم پارەیە کراوە بە خۆراک بۆ هەر ماڵک باتەنها ئەو کەسانی لە کەمپینەکە بەشداریان کرد ئەتوان بە پارە بەشداری بکەن یان خۆ ئەتوانن کە کۆمەک و هاوکاری تریش بکەنە دەستی ئێوە من وردەکارێکی زیاتر دەزانم بەڵێ زۆربەی ئەوانی کە بەشداریان کردو لە کەمپینەکە بە بڕێک پارە بەشداریان کردو بەڵام زۆرێک لە کۆمپانیەکانیش هەندێکیان بە پاکێج بەشداریان کرد بە بڵین پاکێجی کاملی ئەوەی کە خۆیان ویستویانە بیبەخشن یانە بە ئێمە لە ڕێ ئێمە درراوە و بەشێکیان بە تەنها بە برنج بەشداریان کردو بۆ نمونە کۆمپانیا هەوە بە تەنێک دوو تەن برنج بەشداری کردووە ئیتر هەر کۆمپانیایی کە لە بوارەکەی خۆیان چی هەیە یاخود چی بەرەمەهێنن بەو شێوازە بەشداریان کردووە ئەجینا زۆربەی کەسایەتیەکان و کۆمپانیەکان بەڵێ بە بڕە پارە بەشداریان کرد بەڵێ کاک هاوکار ئەو هاوکاریانەی کە هەن لە چی پێک هاتوون ئەو بڕەپارانە دراون بەچی بۆ ئەوەی کە هاوکاری کەسانی کەم دەرامەت و هەژارانی پێ بکرێت لە ڕاستیە خۆی ئێمە ئەمانتوانی ینی ئەم هاوکاریانە بە پارەدا بەش بکەین بەسەر خەڵکە بەڵام زۆر جار ئەو پاری کە ئەدرێ بە ماڵێکی هەژار لەوانەیە جێ خۆی نەگرێت یاخود وەک پێویست بە خەڵکیان نێت بەڵام بیرمان نەچێ خەڵکی فەقیر و هەژار لە ڕاستیە لەم بەتایبەتیش لە مانگی ڕەمەزانە کە دووبارەیەکەینەوە کە سێ مانگە کەرەنتین بووە و بێ ئیشی و بێکاری سەری هەڵداوە تا ڕادێکی زۆر خواردن پێداویستی سەرکیە بۆ ئینسان لەم مەرحەلانەیە بەڕاستی ئەو پاکێجی ئێمە پاکێجێکی گونجاوە بۆ ماڵێکی 5 کەسی 6 کەسی تا 7 ڕۆژ 10 ڕۆژ ئەوانە بەشە کاکە ئەویش کە بریتێ لە 5 کیلۆ برنج 2 فاسۆلیا 2 نۆک 2 نیسێک کیسێک ساوەر 2 چا 2 زەیت دۆشاوێکی تەماتە لەگەڵ مریشکێک کاک هاوکار ئەمە بزانم کە هاوکاریەکان تەنها خواردن یاخود جلوبەرگیشی تێدایە وەکەوەی کە نزیکی جەژنە و کەسانی کەم دەرامەتیش پێویستیان پێێتی نەوەڵا وەکو باسم کرد ئێمە تەنها ئیتیمام ئەو ئیشی ئێمە احتیمالدانە بە خواراک بەڵێ جلوبەرگ و ئەوشتانیتیان نیە وەکو وتمان ینی ئینسان نەتوانێت ڕەنگە بەبێت جل بژی بەڵام تۆ پێویستە بە خواردن بێت چی لە جلەکەی خۆ نە ئەفرۆشێتەوە و نە ئەتوانی ئیسفادی لێ بکەیت بەڵێ دەستەکانتان خۆش بێت ئیلهام خان ئێمە لای بارێزت ئەمێ بزانم کە کارکردن لە کەمپینێکی واوەکو بارێزت تاکە خانمی تێیدا کار ئەەکەیت چۆنەوە چۆن ئەگوزارێت بگومان بەبێ جیاوازیەوەی کە من ئافرەتم و ئەوان هاوڕەکانی ترم پیاون زۆر کاریتری لە پێشنم هەبووە ینی هەر بە هەمان شێوە بۆ هەر خۆم لە ناوستافەکەی ئافرەت بووم گوم ناوە بۆ چونکە ئەوەی زیاتر بەلای منەوە مەبەستە ئەوەیە کە هاوکاریەکەیە گاندنی هاوکاریەکە و ئەو خاڵە ئینسانیەیە کە هەمومانی بەیەکەوە کۆ کردوەوە بەڕاستیمە بۆ ئامانجێکی پیرۆز کارەکەین بۆیە زۆر گوم لەوە نیە و برادرانیش تەعاملیان لەگەڵمان زۆر باشە و یعنی هەستم بە هین نەکردووە بە جیاوازیەک نەکردویان هەستم بۆ نەکردووە بڵم کە من ئافرەتم ئەبێ وا بکەم حەزار بکەم یان هەمویان وەکو برا وەکو کەسی ئەزیز و نزیکی خۆمان بۆیە ئەو خاڵی کە هەموو مانی بەیەکەوە کۆ کردوەوە تەنیا ئەو هاوکاریکردن و گەیاندنی ئەو سەبەتە خۆراکیەیە ولایەنە ئینسانیەکەیە و وەکو ئەوەی کە بڵێ چۆنە بۆ من بەڕاستی من زۆر مشتاحم کاری خۆبەخشیم کردووە زۆر پێشتر بەڵام بەم شێوازە نەبووە کەشێکی زۆر برادرانە و کەشێکی زۆر خۆشە هیواداریم توانین شێکی باشمان هیوادارین خۆشحاڵیەوە ئیلهام خانەمێ باسێک لەوە بکەم کە هۆکار چییە خانمان کەمن لەم کەمپینانەدا وەک ئەزانی بەڕێستان تاکە خانمی لەناو ئەم کەمپینەدا و لەناو کەمپینەکانی تریش خانمان ڕۆڵیان کەمترە تا ڕۆڵی پیاوان وەڵاهی هەیە ئەتوانین بڵێن خۆشبەختانە هەیە بەڵام تۆزێک ڕەنگە مەسەلەی کاری خۆبەخشی و یاخود زیاتر دەرچوون بۆ دەرەوەی شارەکان وێسە مەسەلەن ڕۆژی وا هەیە ئێمە دەرچوونمان هەیە ئەچین چەند شوێنی ترەگەڕی ڕەنگە ئەمە بۆ هەنێک خانم گونجاو نەبێ یاخود بە هۆی ئیش و کارەوە یان کۆمەڵک شتی تایبەتی خۆیانەوە نەتوانن ئەگینا ئەگەر بڵێ خانمان ئەوانی شانمەشانی پیاوان توانایان هەیە ئەتوانن ئەو تا بەڕێزت خانمێکی پێشکەشکاری لەناو ئەم هەموو ستافە جوانەیە بۆیە شتەکە ڕەنگە شتێکی تایبەت بێ یان هەنێ جار بەهۆی سەرقاڵی و مەشغوڵیەوە بێ دەستەکان خۆش بێت ئیلهام خان باست لە چێژی بەخشین کرد ئەمێ بزانم چێژی بەخشین ئەوە بەشداریکردن لەم کەمپینە بۆ تۆ چۆنە هەستێکی زۆر خۆشە هەستی مرۆڤ دۆستی و مرۆڤبوونەتیا زیینوە کاتەوانەیە
بەڕاستی زۆر خۆشە زۆر مرتاحی کاتێک کە ئەبینی کەسێک پێویستی و هاوکاریە تۆ هاوکاریەک ئەگەێنیتە دەستی من هەمیشە وتومە مەترسە شەرمەکە لەوەی هاوکاریەکەت کەمە یا ئەو بڕێک ئەتێبی بەخشی بڕێکی زۆر نییە چونکە ڕەنگە بچووکترین هاوکاری لە تۆوە گەورەترین کلێن بۆ بەرامبەرەکە و پێکاتەوە بۆیە ئاستێکی زۆر خۆش دەستان خۆش بێت کاکاوکاریمە لای بەڕێزت ئەمێ بزانم کە لقتان نییە لە شار و شارچکەکانی هەرێمی کوردستان یاخۆت تەنها لە سلێمانی کار ئەکەن و ئەو شوێنانە کوێن کە کاریان تیاکەن بەڵێ ئێمە لە ڕاستیە وەکوتم سەرەتا بیرۆکەی کاکتوانە ئەمین بوو دواتر ئەم هاوڕێ خۆشەویستانە لەگەڵی دەستمان کرد بە ئیشەکە سنووری کارکردنی ئێمە تەوان هەموو کوردستان سنووری کارکردن نەبوو ئەم جۆرە ئیشانە بەڕاستی خۆمە هەمومان نەزانین کە ئەم دۆخی کە بەسەر سلێمانیا هاتووە بەسەر هەموو کوردستانە هاتووە و مرۆڤ لە هەموو شوێنێک هەیە پێویستی بە پێداویستی و کەم دەرامەت و هەژار و ئەوە ینی پەیوەندی بە ناوچە و ناوچەگرێتیەوە نییە بەڵام سنووری ئیشەکەی ئێمە تا ئێستا هەر لە سنووری پارێزگای سلێمانیە بۆ ئەو تەنانەت نەمانتوانیەوە بگەینە ئیداری گەرمیان هەڵتان نیاوە کە لقتان هەبێت لە شار و شاشکەکان بۆ ئەوی کە بتوانن زۆرترین هاوکاری بگێنە کەسی کەم دەرامەت و هەژاران وڵی جارێ ئەو بیرۆکەیە لە ئێمە گەڵاڵ نەبوو بەڕاستی بەڵام ئەوە سەرکەوتنی ئەم کەمپینە لەوانەیە قرار لەسەرەوە باکە لە شوێی تریش ئەمە بکەین یاخود لەقمان هەبێ یا ڕایەڵەیەکمان هەبێت لەگەڵ ستافێکی تر لە شارێکی تر هەر بۆی کە بتوانین هاوتەری بۆی کە لە شاری سلێمانی ئیکەین لە شارەکانی تریش بیکەین بەڵام دڵنیام ینی گروپ و کۆمەڵ و ڕێکخراوی تر زۆرە لەم بابەتە ئیژەکەن بەس ڕەنگە ئەوان بە ئوسلوبی خۆیان و بە شێوازی خۆیان ئیشەکە بکەن ئێمەش بە شێوازی خۆمان کاک هاوکارەمە بزانم کە بەشداریکردنی خێرخوازان چۆنە لەم کەمپینە کەسانی دەوڵەمەند کەسانی خێرخواز چۆن هاوکاری ئێواکەن و تا ئێستا بەشداریان چۆن بووە بە حکمیەوەی من خۆم پێشتر لە پارێزگای سلێمانی بووم و لە سکرتارەتی کۆمەڵی خوێندکارانیش دەوامەکەم ئاگام لە زۆرێک لەو کۆمپانیا و کەسایەتی و دەوڵەمەندانە هەیە کە لە شاری سلێمانیا هەن و ئاگام لێ بەردەوام خەریکی هاوکاریکردن و دەستگیرۆیکردنی ئەم جۆرە کۆمپانیا ئەم جۆرە ڕێکخراو یا گروپانن کە خەریکی کاری و خۆبەخشی وەجگە لەوەش لە ڕێگەی خۆشیانەوە لە ڕێگەی کۆمپانیەکانی خۆیانەوە لە ڕێگەی علاقاتی خۆیانەوە بەردەوام خەریکی ئەم جۆرە هاوکاریانن بۆیە ینی ئەگەر کۆمپانیایەک یا شوێنێک کەمپینێک ئەچێ بۆ لای بەدەمیەوە ناچی و ئەوانە ڕەنگە زەختی زۆری لەسەر ئەمە پاڕانەوە نییە بۆ ئەوان هەرچەنە ئەرکی سەرشانە ئەوێ بیکەن چکە کەسی مرۆڤ دۆست و ئینسان دۆست و نیشتیمان پەروەر لەم دۆخانەیە دەرەکەوێت کە تۆ هەتە و خەڵکیش پێویستی پێی بەخشیت لەو کاتاوی بەخشیت ئەرکی سەرشانە هەموو کۆمپانیایەک هەموو خەڵکێکی دەوڵەمەند هەموو کەسایەتێکی خاوەن سەرمایە لەم دۆخانەیە کە بێت بەسەر وڵاتە هەم هاوکاری حکوومەت بکە هەم هاوکاری خەڵکی فەقیر و هەژار بکە چکە بۆ لە سایی هەم ئەو حکوومەت و ئەم خاک و نیشتیمانەوە پێگەیشتون و ئەم سەرمایە و کۆمپانیا و پارەی کە پێکەنەوە ناوە بێگومان لە سایی ئەم حکوومەت و خاک و نیشتیمانەوە و لە سایی ئەم هاوڵاتیانەوەیە کە لەم وڵاتە ئاژین بۆیە گرنگە هەموو سەرمایەدارێک هەموو خاوەن سەرمایەیەک لەم دۆخانەیە ببەخشێت تا ئەتوانێت ببەخشێت چکە وتەی کەسێک هەیە بەڕاستی کەسێکی دەوڵەمەند بووە ئەڵێ تەنها ئەو پارەیە بە خۆمەزانم کە بەخشیومە ئەجینە ئەوەی کەتر ئەمێنێتەوە لای دوای من یاخود من نەمتوانیەوە ببەخشنی من نییە ئەبێ بەی کەسێکی تر دەستەکان خۆش بێت ئیلهام خان ئەمێ بێمە لای بەڕێزت ئەمێ بزانم لە سەرەتای ڕاگەاندنی کەمپینەکەتان هەتا ئێستا چ کێشەیەکتان هەیە کە بۆتە بەرپەز لە بەردەم کارکردنی کەمپینەکەتان وەکو کێشە و گرفتێکی وامان نەهاتوتە پێش بەڕاستی بەڵام ڕۆژانە تووشی ئیشکال هەر ئەبین ئەگەر بچووکیش بێ بەڵام تۆزی کێشەمان لە کەمی خۆراک و ئەو شتانە هەبوو خۆشبەختانە کۆمەڵە کەسی بەڕێز هاتوتە پێشەوانی هاوکاری کەمپینەکەیان کردو و نیان هێشتووە بوەستین چونکە بڕاستی لەوەیە بوون کە بوەستین بۆیە هیواداریم توانین تاوەکو
کۆتایی ئەم کەمپینە بەردەوام بین تەنیا کێشە و گرفت کە هەمان بوو بێ ئەوە بوو ئەگینا هیچ شتێکی تر نەبوو. بە خۆشحاڵیەوە کاک هاوکاری مەلای بەڕێزت ئەمێ بزانم کە دۆزینەوەی کەسانێک کە شایستەی پێشکەشکردنی ئەم هاوکاریانە بن قورس نییە و ئێوە چۆن ئەتوانەوە کەسانە دیاری بکەن کە پێویستیان بە هاوکاریە؟ بەڵێ ئێمە خۆی بێگومان لە قایمەتی سلێمانی لە پارێزگای سلێمانی لە کاروباری کۆمەڵایەتی سلێمانی لە JCC لە بەشی ئاماری سلێمانی لە هەموو ئەم شوێنانە قایمە هەیە لیست هەیە لیستی ناوی ماڵە فەقیر و هەژار و ئەوانەیە ئێمە لە ڕێی علاقاتی خۆشمانەوە بەڕاستی چێکی ئەم ناوانەمان کردووە چێکی ئەم قەیمانەمان کردووە ئەنی ناڵین 100% هەمووی فەقیر و هەژارە بەڵام لە ساڵ 95 خەڵکی فەقیر و هەژار و پێویستی پێیەتی بەڕاستیش ئەمە کارێک نییە تۆ بڵێ ئیلا ئەم بەیەکێک پێویستی بێت 100% پێویستی بێت ناتوانانی چێکی ئەمە بکەیت چکە پرۆسەیەکی خێرا و کاتیە ینی تۆ پێشتر ئەبێ کار لەسەر ئەمە کرد بێت و بەڕاستیش لە دنیای ئەمە ئیشی ڕێکخراوی گەورە و یا حکوومەت خۆیەتی بگەڕێ بە دوای ئەوەی کە بزانێت لە وڵاتە چەند ماڵی فەقیر و هەژار هەیە چەند ماڵی دەستکورتەیە چەند ماڵی خاوەن بەسەرپەرشت هەیە چەند ماڵی نەخۆش هەیە ئەمانە ئیشی حکوومەت و ئیشی دامەزراوی حکومین بەڵام بەدەر لەوەی کە ئێمە ئیشەکەمان خێرایە و لەم سەرەتای ئەم مانگەوە دەستمان پێ کردووە بەڵام بەهۆی عیلاقاتی خۆمانەوە لە هەموو شار و شارچکانی یاخود ئەو گەڕەکانی کە هاوکاریەکانیان بۆ ئەبێن ئێمە چێکی ئەومان کردوەوە کە ئەمانە شایانی ئەوەن کە خواردنەوە بگرن ئەم بەشە خۆراکە وەربگرنیان نا هەر بۆ بیرخستنەوەش ئێمە کەمپینەکەمان ناوی هەموو ڕۆژێک 100 ماڵی خواردن بۆ 100 ماڵی هەژارە دروشمەکەتان بەڵێ بەڵام هیچ ڕۆژێک لە 130 ماڵ کەمپیمان دابەش نەکردووە و هەندێک ڕۆژ گەیشتێتە 250 ماڵ هاوکارێکە بۆیە وەکو ئیلهام خان ئاماژەشی پێکرد خەریک بوو نەقسی ئەومان بۆ دروستە بوو کایتر بەردەوام نەبین نەتوانین بەردەوام بین چونکە ئێمە 100 ماڵمان دیاری کرد بوو ئەوەی کە دیاریمان کرد و بەشی ئەم مانگەیە کرد بەڵام کە کێرفەکە بەرز بووە بۆ 150 بەشی ڕۆژەکانی دوایی ڕۆژەکانی ئەوڵا دابش کرا بەڵام خۆشبەختانە کۆمەڵی خەڵکی بەڕێزە خۆشحاڵیەوە ئیلهام خانەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند ئەو سەرکەوتنی ئەو کەمپینانی کە لە پێشتر هەتان بووە بۆتە هۆکارێک بۆ ئەوەی کە لەم کەمپینەدا کار بکەن و هەمان هەوڵ و ماندووبوونی ئەو کەمپینانی تر ببینن بۆ ئەوەی کە بتوان زۆرترین هاوکاری پێشکەشی کەسانی کەم دەرامەت و هەژاران بکەن. کەمپینی پێشووتری کاکتوانە زۆر جیاواز بوو لەمە ئەمە لە پێشترایشی بۆ ئاژەڵی بەلانە کرد ئێستا کەمپینەکە بە جۆرێکی ترە هاوکاریەکە بە نوعێکی ترە کاکتوانە شخصەتێکی مانەوی هەیە ناو خەڵکا و ئەتوانێت مەسەلەن هاوکاری خەڵک بکە بتوانێت هاوکاری کۆ بکاتەوە یان ئیشی لەم جۆرانە بکە بەڕاستی وەکو کاک هاوکاریش باسی کرد ئێمە هەر یەکەمان بەهۆی علاقات و شوکاری خۆمانەوە توانیمانە کۆمەڵە کەسی و دۆست و ئەزیز و خۆشەویست ئەناسین و ئەوانە توانین دەستی هاوکاریان بۆ درێژ بکەین بۆ ئەوەی کە بەتەمای شتێکی لەم جۆرە بین هاوکاری خەڵک بکەین وای ڕاستە من هەمیشە وتومە تۆڕی کۆمەڵایەتی یاخۆت مەسەلەن فەیسبووکە هەر پلاتفۆرمەکانی تراتوانێشی زۆر باش بکەن ئەگەر ئینسان بێ بە باشی بەکاری بێنێ مارێکەمان لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتەکانی خۆمانەوە پیج بێت یاخۆت ئەکاونت بێ بەنگوازمان بۆ ئەم کەمپینە کرد و ڕۆژ بۆ ڕۆژ زیاتر گەورەمان کرد و خەڵک ناسیوێتی ئەمە بەڕاستی مساعدێکی باش بوو بۆ ئێمە بتوانین ئیشەکانمان بەردەوام بکەین بێگومان کاکتواناشکە خۆی نووسەر وەرگێڕە توانیوێتی بانگوازێکی زۆر باشی بۆ بکەوە لە پێشتری شایشی باشی کرد و خەڵکێکی باشی ناسێ دەستان خۆش بێت کاک هاوکار با بە لای بەڕێزت ئەمێ باسێک لەوە بکەین ئەو کەسانی کە پێویستیان بە هاوکاریەکانە چۆن پەیوەندی بە ئێوە ئەکەن چۆن بتوان پەیوەندیتان پێوە بکەن بۆ ئەوی بتوان هاوکارەکانتان بگەن لە ئەو کەسانە وڵا لە ڕاستیە ژمارەی زۆرمان بڵاو بۆتەوە هەرچەنە ئێمە لەسەر ئەو ئەساسە نەمان کردووە کە بەڕاستی ژمارە تەلەفۆنێک دابنین خەڵک پەیوەندیمان پێوە بکەن چکەوە زۆر قورسە ئیدارە نادرێت ینی بەپی ئەوەی کە من دەچم کەوتووە لە هەندێک لە دەستگاکانی تایبەت بند بەو بوارە زیاد لە 30,000 ماڵی فەقیر و هەژار هەیە لە پارێزگای سلێمانی
ئێمە زۆر بەڕاستی 30,000 عیلە بەداخەوە تۆ ناتوانانی ینی ئەگەر ئەمە هەموو پەیوەندی پێوە بکات کەمپینەکەی ئێمە وەکوتم ناوی 100 ماڵی هەژار هاوکاریکردنی 100 ماڵی هەژار ئەگەر گەیشتە ڕۆژی 500 ماڵ تۆ چۆن ئیدارێتی ناتوانیت بۆی هیچ ژمارە تەلەفۆنێکمان دانەنا لە ڕاستیە بەڵام هەروە ژمارەکانی خۆمان ژمارە شخصیەکانی خۆمان بڵاو بۆ تۆ ئەسە من مۆبایلەکەم ئەوەی کە بە مۆبایل مەسجی کردووە ڕەنگە 100 مەسجی تیا بێت بە فەیسبوک بە هەمان شێوە بەڵام خۆمان ژمارە مۆبایلێکمان هەیە کە بەوە تەلەفۆن بۆ ئەو ماڵانە ئەکەین کە ئەمانەوە هاوکاریان بۆ بەرین ئەو ژمارەشمە هەر بڵاو بۆ تۆ بە هەمان شێوە لەڕێ ئەوەشەوە هەر بۆمانێت قورسە ئیدارەدانی ئەو جۆریان ینی کە خۆی پەیوەندی پێوە بکە زۆر قورسە لە بەروی ڕێژەکە زۆرە بەو قودرەتی ئێمە سەیتەرە ناکرێ بەسەریان ئیلهام خان ئەمێ باسێک لەوە بکەین کە ماڵ هەبووە کە زۆر پێویستیان بەم هاوکاریانی ئێوە بوو بێت و ئێوە چەند جارێک هاوکاریتان پێشکەش کرد بێتن و خۆیان پەیوەندیان کرد بێت بۆ ئەوەی کە هاوکارێکان زیاتر ببێت مەبەست لەوەیە کە چەند جار بڵێ لە ڕاستیان نەخێر چونکە ئێمە وەکو کاک هاوکاریش ئاماژەی بەوە کرد ئێمە ڕێکخراوێک نین ئێمە شوێنێکی دائیمین ئێمە کۆمەڵک گەنجی خۆبەخشین هەتا وەکو کاتێک هەتا وەکو کاتێکی دیاری کراوە تا وەکو جێگایەک ئەتوانین ئەم شتە بکەین بەڕاستی دامەزراوەیەک نین ئۆفیسێکمان هەبێ بتوانین ئەم شتانە لای خۆمان بپارێزین هەر کاتێ بمانەوە هاوکاریان بکەین هەر خێزانێک هاوکاری وەرگرت بە جارێکە هاوکاری ناکرێتەوە بەڕاستی چونکە ئەمانەوێ هاوکاریەکەمان بگاتە دەستی زۆرترین ماڵ زۆرترین کەس ئیسیفادەی لەوە کردبێ جاروبار ڕوو ئەیە بۆ نمونە لە جێگایە کەسێک هاوکارێکی ئەمە وەرگرتویان پێش ئێمە جێگایەکی کە منظەمەیەکی کە خێرخوازێکی کە هاوکاری کردووە بەڕاستی ئێمە پێمان باشترە هاوکارێکمان بچێتە هەموو ماڵێکەوە نەک ماڵێک دوو پاکێجی هەبێت و ماڵێکی کە لێ بێ بەش بێ شتەکە بۆ شێوە ئیلهام خانم بزانم کە ئەم هاوکاریانە بەشی چەند ڕۆژی ئەو خێزانانە ئەکات یاخود حسابتان بە ئەو کردووە خێزانێک لە 10 کەسبێک هاتبێت هاوکارەکانتان زۆرتر بکەن کە هاوکار ئاماژەی بەوەیە کە ئەو بڕە خۆراکە ئەو چەند کیلۆ خواردنە بەشی تقریبەن هەفتەیەک بۆ 10 ڕۆژەی خێزانێکی 5 بۆ 6 کەسی ئەکا ئەگەر خێزانەکان ژمارەیان زۆرتر بوو لە بەپێی توانە توانیمانە هاوکارەکان بۆ زیاد بکەین ئەگەر لە توانای خۆمانە بووبێن دەستان خۆش بێت کاک هاوکار ئەمەوێت باسێک لەوە بکەم کە چ دیمێنێک هەبووە کە لە کاتی پێشکەشکردنی کۆمەک و هاوکاریەکاندا هەرگیز لەبیرتان نەچێتەوە و کاری تێکرد دەبێتن وای کردبێت کە ئێوە بەردەوام بنەوەی کە ئەم کەمپینەتان ڕاگەیاندووە والله طبعا تۆ ئەزین کۆمەلگەی ئێمە خەڵکی دامە و فەقیر و دەستکوتی زۆر تایە دیمەنی زۆر تراژدیە بینی لە بەڕاستی لە کاتی دابشکردنی خۆراکانە هەم لەوەی کە خەڵکی خانۆکەی هی ژیان نییە کە تایەتی زۆرێک لەو گەڕەکانی کە لە پەرایەتی شاری سلێمانیان خانی و تایە هی ژیان نییە ینی ئەوەی کە بیرم نەچێتەوە ئەمەش پێ کردو بوو لە ئەکاونتی خۆم لە فەیسبوک ڕۆژی ئەوە بوو کە چین بۆ گەڕێکێک لە نزیکی زرگوێ زۆوانەیە وابزانم 2-3 دانە پاکێژمان پێما بوو ئەویشی خەڵکی تر بوو ئەگەڕینەوە لە ڕێگە ئەبوو بیانینێ ژنێک کاتە پێشەوە ئیتر ئەوە نیە دیارە بوو زۆری پێویست بوو وتمان دادەژیان بڕوا بکەن ناو لە قایمەکان نەبوو یان چیوانە وتی ئێوارە ڕۆنم لە دراوسەکەمان قەرز کردووە ینی ئیتر مەجای هیچی نە هێشتاوانێ وتمان دادەجیان فەرموو پێویست بە ناونووسین وشت ناکە ئەنی ئەم دۆخە هەیە دڵنیام لە زۆربەی شار و شارۆچکان خەڵکی گەیشتە ئەم بارودۆخە بۆ وشەیەکە ئەو ژنە ئازیزەوتی من ساڵی 94 و 95 بیرەکەوتەوە کە خودی خۆمان ئێمە ئەو ساڵانە کە گرانی بوو لەو دۆخا بووین بەڕاستی دڵنیام بەشی هەرە زۆری خەڵکی کوردستان بەو دۆخەیە تێپەڕیەوە لە ساڵی نەوەتەکان کە گرانی چی بەسەر ئینسان ئەهێنێ کە ئینسان پێویستی بە مەوادە سەرەتاییەکان هەیە بۆ خواردن دروستکردن ئەنی تۆ ئێستا ڕۆن یەکێکە لە مادە ئەساسیەکان لە وڵاتی ئێمەیە بۆ خواردن دروستکردن تۆ ئەمە نەبێت لە ماڵان قەرزی بکە ینی کەواتە دۆخت خراپە هەیە شەکری نییە هەیە توزانم برنجەکەی نییە
بیکا بە خواردن و بیا بە مناڵەکانی دەستان خۆش بێت. چکامانە بەڕاستی بە پارە بەدەسەخرێ و پارەژ یا ئیشوکارە یا موچەیە ئێمە نییە هیچی لەم فتریان نەبووە. دەستان خۆش بێت. ئیلهام خان ئەمێ باستێک لەوە بکەین لە کاک هاوکارم پرسی چ شتێکت قەت بیر ناچێتەوە مێ بزانم کە بەڕێزت چ شتێک زۆر کاریگەری تێکردووی کاتێک کە کۆمەک و هاوکارەکانتان ئەبەخشی هەژارن. واللهی بڵم چی شتەکان بەڕاستی خۆش نین ینی شتانێک کە ڕۆژانە بەریانەکەوین خۆش نییە. جا من خۆشم زۆر ینی ئەو شتانە کاریگەری لەسرم هەیە. وڵا زۆر کاتیش دڵم پڕ بۆ دەست کردەوە گریان و بەڵامی تر ئەڵێ چی شتەکە بۆ شێوازی ئیشەکی تۆ وایە شت زۆر زۆرە بەڕاستی ئێستا هیچم بیر نییە بڵم فلانە شت بەڵام ئێمە ڕۆژانە بەر ئەو شتانەکەوین ڕۆژانە زۆر زۆر شتی وامان هەیە ینی و کەسانی کە هاوکاریانەکەین نییە بەڕاستی کەسانی کەم دەرامەتم شتەکە ئاوە. دەستان خۆش بێت. بەڵێ عزیزانم راپۆرتێکمان هەیە لەلایەن هاوکارمان ئەحمەد ئیسماعیلەوە ئامادە کراوە لەسەر دۆزینەوەی میکانیزمێکی نوێ بۆ سەرفترە و زەکات با بێ کۆبینەری بین و دواتر بەرزەوە بین. مانگی ڕەمەزانی پیرۆزە و هاوڵاتیان زەکات و سەرفترە دابەش دەکەن. ئەمەش دەبێتە هۆی زیاتر هاوکاری. مامۆستایەکی ئاینی ئەوە دەخاتە ڕوو بوونی سندوقێکی تایبەتی زەکات لەسەر ئاستی هەرێمی کوردستان پێویستە چونکە لەو ڕێگەیەوە دەتوانرێت باشتر پاری زەکات کۆ بکرێتەوە بەسەر کەسانی پێویست و هەژاردا دابەش بکرێت. زەکات بدرێت بۆ کەسانێک کە فەقیرن. ئێستا مەسەڵەن فەقیر کەسێکە ماڵی نییە پارەی نییە حاڵی نییە مسکین بدرێت بە کەسێکەوە مسکین بە کەسێکەڵە ماڵی هەیە بەڵام واریدەکەی بەشی ژیانی ناکە ینی ماڵی هەیە خاوەنی ماڵە بەس بەشی ژیانی ناکە کەسانێکن قەرزارن پاران نی قەرزەکانیان بدەنە بچی بێ بۆوانە کەسانێکەیە کەەوە ئەنوێ ژیانیان دروستکەن کە مؤلفەتی قولوبی و کەسانێکن کە خۆی گەورە هیدایەت یاون زۆر گرنگە ئەگەر هەبێت بۆچی کاتێک کە زەکات و یارمەتی بۆ هەژاران و هەر جۆرە پشگیری و هاوکاریەکی دارایی کە ئەکرێ بچێتە ئەو سنووقەوە ئەوسا ئەتوانێت بەش وەکو شێوەیە لە سۆشیال لە ڕووی ئابووریەوە ئابووریناسێکەوە دەخاتە ڕووبوونی ناوەندی تایبەت لە پێناو بەرژەوەندی گشتی بۆ کۆکردنەوەی پارەی زەکات و دواتر دابەشکردنی بە جۆرێک دەبێت خەڵکێکی زیاتر بەشدار بێت لە وەرگرتنی ئەمەش بۆ زیاتر خزمەتکردن دەبێت. کاتێک کەسێک پارەدارە بڕێک پارە ئەخاتە سنووقی زەکاتەوە لە سنووقی زەکاتەوە ئەچێتە لای ژمارەیەکی زۆر لە ماڵی نەدار. ئەو ماڵە نەدارانە ئایا جلوبەرجیان بۆ کراوە بە شێوەی بڵین دراوە پێیان وەکو بڵین کاش دراوە پێیان یاخود بە شێوەی خۆراک ئەمە شێوە جوڵەیە لە بازاڕا دروستەکە. ئەم زەکاتە ئەگە بەڕاستی بەدەستێکی ئەمین کۆ بکرێتەوە و دەستگایەکی چاک پاک سەرپەرشتی بکە و دوور بێت لە هەموو کوتلە و کوتەکاری و تەحەزوبێک و بدرێت بە خەڵک بە بێ جیاوازی بەقەت بوجە دەوریە بێ. ساڵانە لەم کاتەدا خەڵک زەکات و سەرفترە دەبەخشنەوە بۆ وتەی مامۆستایانی ئاینی و ئابووریناسان بوونی سندوقێکی تایبەت بۆ کۆکردنەوەی پارەی زەکات و دواتریش بە شێوەی گونجاو و بەپێی پلان بەسەر هەژاران و کەسانی پێویست دابەش بکرێت دەبێتە هۆی کەمکردنەوەی ژمارەی هەژاران و بەهێزکردنی گیانی زیاتری برایەتی و هاوکاری. ئەحمەد ئیسماعیل گەلی کوردستان سلێمانی. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی لەم بەشەی پرۆگرامەکەمان باس لەوە دەکەین چۆن کۆمەک و هاوکاریەکانمان ئەو زەکاتانەی هەیە کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بگەینە کەسانی کەم دەرامەت و هەژاران چۆن بزانین کە ئەم کەسانە شایستەی ئەو کۆمەک و هاوکاریانن کە کۆ دەکرێتەوە. کاک هاوکارە گەڕێمەوە لای بەڕێزت ئەمێ باسێک لەوە بکەین کە لە مانگی ڕەمەزانی پیرۆز داین و زۆر کەس هەن کە سەرفترە زەکاتیان هەیە ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند گرنگە ئەم سەرفترە و زەکاتانە بێنە لای ئێوە و ئێوە بتوانن کە بیدەنە خۆراک و پێداویستی و بیدەنە هەژاران و کەم دەرامەتان. وڵی خۆمەرج نییە بێنە لای ئێمە بەڕاستی بەڵام
بەسێک لە گرنگیەکەی ئەکەین خۆی گرنگە دەستگایەکە بێ ناوەندێکە بێ بۆ کۆکردنەوەی سرجەم ئەو بەخشینانی کە خەڵکی ئەی بەخشێ لە داهات و لە ذهنی خۆی سامانی خۆی بۆ دواتر ئەمە بە شێوازێکی عادلانەدا بەشی کاتەوە بەسەر خەڵکی فەقیر و هەژار و کەم دەرامەت و ئەوانی کە پێویستیانە ئەمە گرنگە لە کۆمەلگای هەبێ بەڵام ئایا ئەمە بەتوانرێ ئەمە بکرێت قورسە بەڕاستی ئاسان نییە و ئەو متمانەیەش نەماوە لە بینی هەم خەڵک و حکوومەت و خەڵک و کۆمپانیا بڵین ڕێکخرا و گروپ و ئەو شتانەیە ئەو متمانەیە کەم بۆتەوە ڕاستیە ناحەقیشان نیە لەبەرەوەی ڕەنگە پێشووتر دەستیان سوتابێ بەم مەسەلانە یاخود وەکو پێویست بە شێوازێکی ڕێکخرا و گونجا و تەندروست نەکرابێت بۆیە خەڵکی تاڕادەیەک بێمەتمانی بۆ دروست بووە لە ئەوەی کە بەچی ئەبەخشێ ئەم پارێ ئەجینا کە ئەم کەمپەینی ئەمە دەستمان پێ کرد لە ڕاستیە دوای 2 ڕۆژ لە ڕاگەاندنی بەشی 5 ڕۆژ خواردنمان هەبوو تقریبا بەشی 8 ڕۆژ 5 ڕۆژ خواردنمان هەبوو دوای ئەوەی کە بڵاومان کردەوە لە سوشەل میدیای خۆمانەوە و بیریشمان نەچێ ئەم کەمپەینی ئێمە بە سپۆنسەری میدیایی کەناڵی کورساتە لە دەستگای میدیایی کورسات خۆشیانەکەین ئەوانیش گرنگی بە تایبەتیان پێ جەنابیشتان تیڤەکانی تریش تا ڕادەیەک ئەمە خۆی بۆ ئەوە بەڕاستی کە خەڵک تێبگای ئێمە چۆن ئیشەکەکەین ئەوانەی کە ئەانێ ببەخشن بزانن کە گروپێک هەیە بەم شێوازە ئیژەکە باست لەوە کرد سەرای ڕاگەاندنی کەمپینەکە بەشی 5 ڕۆژ خۆراکتان هەبووە ئەمە بزانم لە ئێستادا بەشی چەند ڕۆژتان هەیە ئێستا کاملین سپاس بە و بەڕێزانی کە هاوکاریان کردوین تا کۆتایی بڵین مانگی ڕەمەزان ئەتوانین ڕەنگە ڕۆژێک نەقسمان هەبێ شتێکی بەڵام ئەوەش ئیشەڵا تەسەوڕەکەم پڕبێتەوە ئەی لە دوای جەژن بەردەوام نابن وەڵی ئێمە کەمپینەکەمان وەکوتم تەنها بۆ ئەم مانگە ڕاگەاندووە بەڵام ئەوەی کە ئەیبینین چەند جارێکیش لەگەڵ برادران باسمان کردووە ئەگەر ئەم دۆخە ئاوا بەردەوام بێ دوای جەژنیش بەردەوام بێ چونکە هیچ لە دۆخەکە ناگۆڕێت ینی وەکو خۆی ماوە ئێستش تەسەوڕەکەم دوای جەژنیش ئەگەر بتوانین و ئیمکان هەیە بەردەوام بین ڕەنگە فۆرمەکەی بگۆڕین یا شێوازەکەی بگۆڕین بەڵام کاری خێرخوازی لە ڕاستی حەزەکەم یەک شتێ بیری جەنابەت و بینەرانشی فەرمەوە کاری خێرخوازی کارێکە کە یەک جار دەستتدایە ینی چێژی تایبەتی هەیە چێژێکی تایبەتی بەخشە بە ئینسان وەکو ئیلهام خانیش ئاماژەی پێکرد بۆیە قورسە وازێنان کرد ینی حەزەکەی بەردەوام ئەم جۆرە ئیشە بکەی حەزەکەی لە کاتی خۆت لە کاتی ئیشی تری خۆت ئیشی تایبەتی خۆت بگری بیخێتە سەر ئەم کارە خێرخوازیە لەبەرەوەی متعەیەکی تایبەتی هەیە بەڕاستی تەسەوڕ ناکەم لە هیچ ئیشێکی ترا دەست بکرێت دەستان خۆش بێت ئیلام خانی مەلای بەڕێزت ئەمە باسێک لەوە بکەین تا چەند گرنگە وەکە زانین لە کاتی کەرەنتینەوە هەتا ئێستا کۆمەڵێکی زۆر کەمپین ڕاگەێنراون کۆمەڵێکی زۆر ڕێکخراو هەیە کاری خێرخوازی ئەکەن ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند گرنگە هەمووان بێکەوە کار بکەن یاخود بۆچی هەمووان بێکەوە کار ناکەن بۆ ئەوی بتوانن کە کۆمەک و هاوکاریەکان زیاتر بگەنە دەستی هەژاران ئایا ئێوە هیچ کۆنتاکتێکتان هەبووە لەگەڵ ڕێکخراوەکانی تر کە هەبوون؟ بەڵێ وەڵاهی کاکاوکار ئاماژەی بە ڕقەمێکی یاوتی لە دەوروبەری شاری سلێمانی و ناو شاری سلێمانی ژمارەیەکی ئێژگار زۆر کەسی کەم دەرامەت هەیە کە پێویستیان بە هاوکاریە من باوەڕەکەم هەموو ئەم ڕێکخراون هەموو ئەم کۆمەڵە خۆبەخشی و هەموو ئەم گروپانە ئەگەر سێ ئەوە نێتریش بکرێ ڕەنگە نەتوانن بە تەواوەتی کەڤەری خواردنی هەموو ئەو کەسەکەم دەرامەتانە بکەن و هاوکاریان بکەن بگومان هەر کەسە و هەر لایەن و هەر حیزبێک و دەستگایەکی خێرخوازی خۆی هەیە توانینانە ئیشی باش بکەنەوە دەستخۆشیان لەکەین وەکو کۆنتاکتیش کۆنتاکتمان هەبووە بەڵێ کۆمەڵێک ڕێکخراو هەبووە کە هاوکاریان کردوون و بە هەماهەنگی کارمان کردووە لە چەند ڕۆژەکە هیوادارم هەر کەسێک ئەگەر ڕێکخراویش نەبیت و ئەگەر تەنانەت ئەگەر خۆت لە ماڵیشەوە هەستەکەی کە دراوسێکات ماڵەکەی بەرامبەرە دراوسەیەک لە پشت ماڵ خۆتانەوە کەم دەرامەتن قەیچێکە قاپێک خواردنی بۆ بەرەخۆشەتنی هاوکارێکە زۆر زۆر گەورە بێ شتەکە بۆ شێوازەیە دەستان خۆش بێت کاک هاوکارێمە لای بەڕێزت ئەمێ باسێک لەوە بکەین تا چەند گرنگە کە ئێوە ئەم کارەتان کردووە ئەو کەسانەی کە بەشداریان تێکدا کردووەکو و ستافێک هاوڵاتیانی تریش بێن وەکو خۆبەخش کار بکەن بۆیە کارەکان بۆ ئێوە ئاسان بکەن یاخود هەبووە
کەس هەبووە هاتبێت وەکو ئەوەی داوای کرد بێت خۆبەخشی کار بکات لە ڕێکخراوەکەتان؟ بەڵێ بەدەیان کەس پێم خۆشە سوپاسی سەرجەم ستافەکە بکەم بەڕاستی زۆر دڵسۆزانە ئیشەکەن زۆرن بۆیە ناکرێنیان بێنم بەڵام خەڵکێکی زۆریش هەیە بە بەردەوامی ڕۆژانە پەیوەندیمان پێوە کاڵێت چی بە من ئەکرێ بە خۆم بە ئۆتۆمبیلەکەم بە نازانم چی ئەڵێ من ناتوانم بەڕاستی وەکو پارە هاوکاریتان بکەم بەڵام ئەتوانم خۆم ئۆتۆمبیلەکەم لە خزمەتان نابین و لە خزمەتی خەڵکی فەقیر وەژارابین تا کەمپین تەواو بێ خەڵکێکی زۆر لەم بابەتە هەیە هەر لە هاوڕە و ڕەفیقەکانی خۆمان هەر لەوەی کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک پۆستەکانی ئێمە بینێ زۆر کەس پەیوەندیمان پێواکات ئەین لەسەر ئاستی باڵاش خەڵک هەیە ئەڵێ من ئامادەم خۆم بێم لەگەڵتان ئیشکەم بەخۆشحاڵە. ئیلهام خان با باسێک لەوە بکەین کە چۆن ئەزانن ئەو کەسانەی کە هاوکارەکانیان ئەگەنێ کە شایستەی ئەو هاوکاریانن بۆ نمونە لە کاتی کەرەنتینەکە هەتا ئێستا ئەو کۆمەڵە کەمپینانی کە ڕاگەیەنرابوون کۆمەڵە کەسی تێدا بوو کە هاوکارەکانیان ئەگەیەنرایە بەڵام شایستەی نەبوون وەریان ئەگەر بەڵام شایستە نەبوون کۆمەڵە کەسی تریش هەبوون لەم هاوکاریانە بێبەش بوون ئەمێ باسێک لەوە بکەین چۆن ئێوە ئەزان ئەو کەسە شایستێتی ئالی ئەکۆڵنەوە ئەنجاشتەکانیان بۆ بەرن؟ وەکو پێشتر ئاماژەم بەوە کرد کە چەند ڕێکخراوێکە بۆ بەخۆشحاڵیەوە هاوکاریان کردوین هاوکارەکەیان چی بووە ڕەنگە بەوە بوو بێ کە لیست و ناوی کۆمەڵێک ماڵ و گەڕەکی سلێمانی و دەوروبەریان پێشکەشی ئێمە کردی بێ کە ئەوان فۆڵۆ ئەپیان لەگەڵ ئەم مەسەلەیە کرد وەکو پێم وتی ئێمە جێگایەک نین ئێمە ڕێکخراوێک نین شوێنێکی دائیمی نین بتوانین فۆڵۆ ئەپ بکەین بتوانین بشین لە دەرگای ماڵەکان بن بزانین کێ کەم دەرامەتە کێ زۆر پێویستێتی کێ خانووی هەیە کێ کرێچیە کێ سیارەی هەیە بەڵام ئەوان ئەوە ئیشی دایمی خۆیانە بەڕاستی ئیشیان کردووە خۆبەخشیان هەیە یان مۆزەفیان هەیە ڕۆژانە ئەگەڕێن بەڕاستیە تۆ ئەگەر لە سەد بزانی کە کەسێک پێویستی پێیەتی ئێمە نازانین بەڵام لە سای 95 بۆ سەرەوە ئەو هاوکارانێکی کە ئێمە گیانومانتە دەستی ئەو کەسانە بەڕاستی پێویستیان پێی بوو هەنێک کەس هەیە بە شێوازی دەرکەوتنیا دیارە یاخود بە خانوەکە دیارە وەکو کاک هاوکاران مەژی بۆ کرد هەنێ ماڵ هەیە خانوەکەی شایستی ژیان نییە یاخود پرسیاری لەکەین بۆ نمونە ئەڵێ من مناڵی هەتیوم بەسەرەوەیە یاخود مێردەکەم مردووە یان مەعاشم نییە کرێکی مشتەکە بۆ شێوازەیە ئمە کۆمەڵە لیستمان هەیە کە پێشتر فۆڵۆ ئەپ کراوە هەنێک حاڵەتی تایبەتی شەیەکە مەسەلەن برادێکی من ئەیناسێ خۆم ئەیناسم کەسێکە لە ڕێگە علاقاتەوە زانین کە کەم دەرامەتە و پێویستی بە هاوکاری بۆ شێوازە ئەیگەینێ لەبەرەوەی ئێمە کۆمەڵە گەنجی خۆبەخشین هیچ ڕێکخراوێکمان نییە هیچ میکانیزمەکان لەبەر دەستانیە بۆ ئەوی بتوانین کە فۆڵۆ ئەپ بکەین لە ساسە بزانین کێ لە ساسە پێویستی بەم هاوکاریە. بەڵێ دەستە خۆش بێت کاک هاوکار ئەمێت بزانم دواوەتە چییە بۆ ئێمە بۆ بینەران و ئەو کەسانەی کە هاوکاریتان بنێ بۆ ئەوەی کە بتوانن زیاتر هاوکاری کەسانی کەم دەرامەت و هاژاران بن. وەڵا من سوپاسان دەکەم سوپاسی سەرجەم ئەو کۆمپانیا و کەسایەتی و خەڵکانەکەم کە هاتنە کەمپینەکەی ئێمەوە و ئێمەیان بە جێگەی بە دەستێکی ئەمین و جێمتمانەدانا و هاوکاری و بەخشەکانی خۆیان لە ڕێگەی ئێمە گەیاند بە خەڵکی سوپاسی دەستگاکانی میدیای یەکەم کە بەتایبەتی کورسات و دەستگاکێ بەڕێستان و تەلەڤیزیۆنەکانی تریشکە گرنگیان بەم کەمپینی ئێمەیاوە داوا لە سەرجەم خەڵکانی دەوڵەمەند خاوەن سەرمایە ئەەکەم کە تا ئێستا بەشداریان نەکردووە لە کەمپینی ئێمە لە کەمپینی تردا هیوادارم بتوانن ئەوانیش بەردەوام بن هاوکاری خەڵک بکەن بەخشن مەرج لە ڕێی کەمپینەکەی ئێمەوە بێت گرنگ ئەوەیە خۆیان ئامادەی ئەویان تیابێت وە بتوانن بڕێک پارە بەخشن یاخود بڕێک سامان بەخشن بەو گروپ و لایەنانەی کە هاوکاری خەڵکی فەقیر وەژارەکەن. دەستان خۆش بێت ئیلهام خانەمێ بزان دواوتەی بەڕێزت چییە؟ سوپاس بۆیەوە بۆ گرنگیان بم بابەتەوە بەم کارە بچووکی ئێمە بەڕاستی بەخشینی هاوکاری یاخود دەستگرتنی هەموو کەسانی کە پێویستیان بە هاوکاریە کارێکی زۆر مرۆڤ دۆستانەیە مووقیفی کەسانی بە هەڵوێست و بە ئەمەکیش لەم کاتەیە دەرەکەوتو کە شخصیاتێکی معنەوی باشتەیە کە کۆمەڵی خەڵک ئەدناسێ یاخود پارەیەکی باشە هەیە ئەتوانی هاوکاری کەسانی کەم دەرامەتی لە بکەی مەوەستا
وەکوتم ماڵەکەت بەبەخشین کەم ناکە ڕەنگە بچووکترین هاوکاری لە تۆوە گەورەترین کەلێن بۆ بەرامبەرەکە و پڕکاتەوە ئێمە ڕۆژانە ڕەنگە سەر سفرەی هەمومان کۆمەڵک خواردنی جۆرە جۆری تیاابێ بەڵام ماڵ هەیە چەند سەرخێزانێکی زۆر زۆرن بە خواردنێکی بەسیت خوانەکەیان یاخۆت ڕەمەزانەکەیان بەڕێەکەن بۆیە هیوادارین ئیشێکی باشمان کرد بێ ئەگەر چی هاوکارێکەشمان بچوو بێمان شێکی باشتان سوپاس بۆیە دەستان خۆش بێ خۆشحاڵبین بە ئامادەبوونتان بە هیوای بەردەوامیتان بەڵێ سوپاس بۆ بەڕێز هاوکار ڕەشید و تەبێژی کەمپین و ئیلهام خالید ستافی کەمپینەکە بکە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لامان بوو بەڵێ عزیزانم ئێستاش پێیان نێرمان هەریات بە شێوەیەکی ڕاستەوخۆ لا هەولێرە لەگەڵمانایە هەریات سڵاو لێ و بەیانیت باش بێ دەمێ بزانام زانیاریەکان لای تۆ چین سڵاوتان لێ بێت بەیانی ئەوە باش هەڵبەتە بەیانی ئەمڕۆ دەمانەوێت قسە لەسەر چەند بابەتێک و تەورێکی گرنگ پەیوەست بە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوە پەیوەست بە گرنگجان بە بەرهەمە ناوخۆیەکان و قەدەغەکردنی ئەو بەروبوومانەی ناو شار لە هەمە هەنکاتا کارنامەی وەزارەتی کشت و کاڵ بە تایبەتی لەگەڵ نزیک بوونەوەی جەژن ئێمە بەڕێز ئاوەرە حەمید بەڕێبەری ڕاگەیاندنی وەزارەتی کشت و کاڵ وەردەگرین کاگاوەرە سپاس بۆ ئامادەبوونت یەک لە بابەتەکانمان ئەوەیە گرنگیدان بە بەرهەمە ناوخۆیەکان و ئێوە چۆن لەم ساڵدا پشتیوانی باشی جوتیارانە بن بە تایبەتی بۆ مەسەلەی بەرهەمهێنانی ناوخۆ بەیانی ئێوە و بینەرانی گەلی کوردستانیش باش هەڵبەتە لەگەڵ دەست بەکاربوونی بەڕێز بێگەر تاڵبانی وەک وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو تاکیدی لەسەرەوە کردوتەوە ئێمە چ ڕێگایەک بگرینە بەر بۆ ئەوەی جوتیارانمان قازانج بکەن و جوتیارانمان زیانیان بەرنەکەوێ و بەرهەمی خۆماڵی بتوانی ڕکابەری بەرهەمی هاوردە بکات لەو چوارچێوەیە لە مانجی سێوە لیستی سەرجەم ئەو باج و ئەو بەرهەمانەی کە قەدەغە کراون ئاراستەی وەزارەتی دارایی بەڕێوەبەراتی گشتی گومرگمان کردووە ئەتوانین ئەوە بڵێن کە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو باجی سەر هەموو بەرهەمێکی هاوردەمان زیاد کردووە بە جۆرێک لە کاتی پێگەیشتنی هەر بەرهەمێکە باجی خرێتە سەر بۆ نمونە شووتی لەم لە دوێنێەوە شووتی باجی خراوەتە سەر بۆ نمونە کولەکە لە 15 مانجی چوارەوە کولەکە باجی خراوەتە سەر پیاز یان خێار یان تەماتە مەسەن هەموو ئەو بەرهەمانە باجیان خراوەتە سەر بۆ ئەوەی جوتیارانمان بتوانن باجەکەش زۆی زیاد کراوە ئەمساڵ بە جۆرێک بۆ نمونە بۆ تەماتە 600 دینارمان خستۆتە سەر بۆ ئەوەی ئەگەر جوتیاری ئێمە بە هەر شێوەیەکبی بتوانیم نافەسەی بکە بەڵام لە بیرمان نەچێت چاودێریەکی وردی بازار و نرخی ئەلوەکانەکەین بۆ ئەوەی لەبەرەوەی فەرمانبەرانمان لە ئەلوەکان چاودێری وردەکەن و لیژنەکانمان لە بازار چاودێریەکەن بۆ ئەوەی ئەم باج خستنە سەرە نەبێتە هۆی ئیستیغلالکردنی مافی تۆی منی هاوڵاتی نرخەکان گران نەبن لە هەر کاتێکا برت بزانین نرخ گران بووە و هاوڵاتی ئیستیغلالەکرێ وەک بەکاربەر دەستکاری باجەکە ئەکەین بەڵام ئەگەر بشزانرێ نرخەکە کەمە بیان باجەکە کەمە ئۆتۆماتیکیان دەسەڵاتی بەڕێز وەزیرە ئەتوانێ باجەکە زیاد بکات لە زیادکردنی باز بۆ سەر ئەو بەرهەمە ناوخۆیانە وەکو وتمان چاودێری دەکرێت بەڵام لە پێشودا ئەو بەرهەمە هەندێک بەرهەم هاوردە دەکرات بەوەی ئەو مەسلەی هاتنێ کۆڕۆنایە ئێستا هاوردە ناکرێت بەرهەمە ناوخۆیەکان داواکاری هاونیشتیمانیان و هاوڵاتیانی کوردستان تێر دەکات تایبەت بەوەی بەرهەمی خۆمان خواستی بازار پڕەکاتەوە بەشێکی زۆری لە کاتی پێگەیشتنی بەرهەمە بەڵێ خواستی بازار بەشێکی زۆری خواستی بازار پڕەکاتەوە بۆ نمونە کولەکە بەڵێ خواستی بازاری ناوەخۆییمان پڕەکاتەوە و ئەتوانرێ بینێرین بۆ خوار و ناوەڕاستی عراقیشە بەڵام لە ئێستادا کە موسمی پێگەیشتنی بەرهەمی ئەوانیشە لە ئێستادا لەبەرەوەی نرخی ئەوانیش لە کەمتر لە نرخی جوتیارانی خۆمانە بۆیە نانێرن و تەماتە بەڵێ لە ئێستادا ئەوەی بەلای ئێمەوە گرنگە کە لە کاتی پێگەیشتنی هەر بەرهەمێکە خواستی بازار پڕەکاتەوە سەرقاڵی ئەوەین و خەریکی ئەوەینە بە هاوبەشی لەگەڵ وەزارەتە مەعانیەکان بۆ ئەوەی بازار بۆ بەرهەمی خۆمان بدۆزینەوە ئیدی هەر لە تەماتەیە لە کولەکەیە لە هەموو ئەو بەرهەمانەیە بۆ ئەوەی بازار و بە شێوەیەکی گشتی سەرقاڵی دروستکردنی بازاری ملین بۆ ئەوەی بەرهەمەکان بتوانرێت ساغ بکرێتەوە و هەریش بگیرێن و بەرهەمەکان هەڵبگرین بۆ وەرزەکانی تر ئەو وەرزانەی کە بەرهەمان نییە یەکێک لەو بابەتانەی کە هەمیشە قسەی لەسەر دەکرێت مەسلەی گۆشتە جا گۆشتی سوور بێ لەگەڵ لە پێشودا هاوردە دەکرێت و لە ئێستاشا مەسلەی مریشکە
ئەم دوو بابەتە لەگەڵ نزیک بوونەوەی بۆنەکان یان جەژن با بڵێ نرخێکی دێتە سەر بۆ مەسلەی گۆشتی سوورچی تا کردووە و بۆی لە ئێستادا نرخی مریشک گران بووە. بەڵێ تایبەت بە گۆشتی سوور یا گۆشتی سپی و بابەتەکانی تریش چاودێریەکی وردی بازاڕەکەین و بۆ نمونە لە چەند ڕۆژی ڕابردوو بەڵێ نرخی گۆشتی مریشکی زیندوو کە لە دوکانەکان بە فرێشە فرۆشێ بەڵێ بەرزبوونەوەی بەخۆ بینیوە لە هەوڵداین بۆ ئەوەی ڕێگری لەم بەرزبوونەوە بکەین و ئەزانین بەرەو جەژنی پیرۆزی ڕەمەزانە ئاڕۆین و باری دارایی هاوڵاتیان وەک بەکاربەر بەڵێ لەبەر چاوەگرین و لە ئەمڕۆ سبەی بڕیارێکی پێویستە درێ بۆ ئەوەی هەم نرخەکە دابەزینین و نەهێڵین زیاتر بەرز بێتەوە و ببێتە بارگرانیەک بۆ سەر هاوڵاتیانمان لە بیرمان نەچێت لە کاتی قەدەغەی هاتوچۆ و گۆشتی مریشک نزمبوونەوەکی زۆری بەخۆوە بینی و لەسەر پێشنیار و بەڕێز جەنابی وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو کە ئەندامی لیژنەی باڵای کۆرۆنا بوو چەند جارێک تاکیدکردنەوە توانی دەرگای خواردن و ناوەڕاستی عێراق بۆ بەرهەمی مریشکی هەرێمی کوردستان بکرێتەوە ئەمە دەستکەوتێکی گەورە بوو لەبەرەوەی ڕاستەوخۆ کاریگەری هەبوو لەسەر ئەوەی خاوەن کەلگە کشت پەلەوەریەکانمان زیان نەکەن بەڵام لەو کاتیشەوە لە پەیامێکی باسی لەوە کرد ئەگەر بزان ئەم دەرگاکردنەوەی خواردن و ناوەڕاستی عێراق کاریگەری لەسەر نرخەبی و نرخەکە بەرزە بێتەوە لەسەر هاوڵاتی ئێمە ناچارین بەرهەم ئەگەر بەشی ناوەخۆ نەکات هەنگاوی تر بگرینە بەر بۆیە لە ئێستادا سەرقاڵی ئەوەین هەنگا لەمڕۆوە هەنگاوی نوێ ئەگرینە بەر بۆ ئەوەی نرخی گۆشتی مریشک هەم بەرزبوونەوەی زیاتر بەخۆ نەبینی و بگرە داش بەزیندێ لەبەرەوەی بەرەو جەژنی پیرۆزی ڕەمەزانە چین لەبەرەوە دڵنیاییە دەینە هاوڵاتیان چاودێریەکی وردی نرخەکەین بۆ ئەوەی هەم نرخەکە بە شێوەیەک نزم نەبیتەوە کە خاوەن جوتیاران و ئەوانە زەرەر نەکەن و هاوڵاتیانیش زیانیان بەرنەکەوین. یەکێک لە بابەتە گرنگەکان کە دوا پرسیارم دەبێت پێیوەستە بە مەسلەی گەنم کە لە ساڵانی ڕابردوو خەڵک بەهۆی ئەوەی مەسلەن جوتیاران پارەیەکی زۆریان لە وەزارەتی بازرگانی عێراق بوو و مەسلەی وەرگرتنی گەنم ڕێنمایەکانی وەزارەتی کوشتکاڵ بۆ لەگەڵ هاوبەشی لەگەڵ وەزارەتی بازرگانی چی دەبێت؟ بەڵێ تایبەت بە وەرگرتنەوەی گەنمی جوتیارانی خۆمان لەگەڵ دەست بەکاربوونمان لە وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو پرۆژەیەکی زۆر گرنگ پێشکەش بە ڕیاسی ئەنجومەنی وەزیران کرا و بە خۆشحاڵیەوە پەسەند کرا و بەسپاسەوە بۆ وەزارەتە معنیەکان کە هەمە هەنجیەکی زۆر باشیان هەیە پرۆژەکە بریتیە لەوەی ساڵانە ئێمە هەرێمی کوردستان کە ئەو بڕەگەنمەی بەرهەم دێ لە جوتیاران بەشێکی کەم حکوومەتی عێراق وەزارەتی توزارە عێراق وەریەگریتەوە بەشەکەی تر ئەمینێتەوە ئەخرێتە بازار پرۆژەکە بریتیە لەوەی حکوومەتی هەرێم خۆی و بە هاوبەشیش لەگەڵ کەرتی تایبەت و یاخود بەس کەرتی تایبەتیش بە سێ ئۆپشنمان داناوە بتوانین بەشێک لەو گەنمە بکڕینەوە تایبەت بەوە ئێمە ئەگەر 500,000 تان ساڵانە بتوانین بە هاوبەشی لەگەر کەرتی تایبەت بکڕینەوە ئەتوانین ئەو 500,000 تەنە بەشی هەموو بەرهەمێکی بەرهەم هاتوو هەموو بەرهەمەوێکی بەرهەم هاتوو لە گەنم پڕبکاتەوە بۆ نمونە ئاردا گەنمەکوتایە ساوارە هەموو ئەوانەی لە ئار بەرهەم دێت و بە خۆشحاڵیەوە 2 ڕۆژ پێش قەدەغەی هاتوچۆ کۆبوونەوە لەسەر لەژگەر ژووری بازرگانی وەزارەتە پەیوەندەکار کراوە ئەم بابەتە خودی بەڕێز خۆی سەرپەرشتی ئەکا لە بەرەوەی بەلایەوە زۆر گرنگە لەبەری ئەم پرۆژەیە بوونیە تەحتی وڵات دروستەکات و لە 2 ڕۆژی ڕابردوو کۆبوونەوەی تر کراوە و لەم هەفتەیەش کۆبوونەوەیە کە کرێت و گەیشتینە کۆتاییەکانی جێبەجێکردنی پرۆژەکە بە خۆشحاڵیەوە پرۆژەکە زۆر فراوانە ڕەنگە ئەگەر لە 2020 ئێمە نەتوانین وەک پێویست جێبەجێکردن پرۆژەکەیە بەڵام هەموو ئامادەکاریەشی تەواو بووە و کەرتی تایبەت هاتۆتە ناو پرۆسەکە لە ساڵی داهاتووەوە ئەم پرۆژەیە ئەکەوێتە بواری جێبەجێکردنەوە ئەتوانین بڵێن پرۆژەیەک بنیەی تەحتی هەرێمی کوردستان لە گەنم و ئەوانەی لە گەنم بەرهەم دێن دەستە بەرەکات بۆ ئاوار حەمید بۆ ئەو بابەتانی کە ورژاندی لە دوتوێی بەرنامەکە هەڵبەتە وەزارەتی کشت و کاڵ بە فەرمی ڕایگەیاندووە تا مانگی ڕەمەزان تەواو بێت چاودێری چڕی وردی ناو بازار دەکات بە تایبەت بۆ ئەو بەرهەمانەی کە لە ئێستادا پێگەیشتون هەم بۆ پشتیوانی لە
جوتیار هەمیش بۆ ئەوەی چاوەدێری دەگەن نرخ بەسەر هاوڵاتیانە زیاد دەکرێت. بەڵێ سوپاس بۆ پامنێرمان هەریات کابەشەوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرە لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کە بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ ئازیزانم تاوای بەرگە بابەتەکانی ئەوڕۆمان پێشکەشکردن تا سبەیش نێ شاد و کامەران بن.